ساڵی ڕابردوو وتم تەنان تایتڵی ڤیدیۆیەکەش لە ئینتەرنێت دزەی پێکرا کە کۆلەکتەر ئەدیشنی یاری God of War Ragnarok بوو و سۆنی ئەو هەفتەیە دەڵێ I play Thor in God of War Ragnarok. God of War Ragnarok مانجی ئازادێ سلااو ڕێز خۆشویستیم هاوڕێن خۆشویستم PlayStation Xbox وەروەها ژیر و نیتندۆیەکەش دەبی زیادکە دوایە بەڵام مهم مێرچی خۆمە ئێستا حالیان و دەتوانن لە بۆ خۆتان لە ڕێگەی بێخودەوە لە دیسکریپشن دایدەنێم ڕان پیجی بێخود لە ئینستاگرام وەروە لە فەیسبوک لە هەموو شوێنێک دەتوانن ئۆڵایان بکەن و داوای تیشێرتی ژیر بکەن چەند تیشێرتێکمانە شتی جیاوازمانێ بڕۆنە خۆتان تاقیکەنەوە هەواڵەکانی هەفتە یەکجار گەرمە بۆیش زوو دەیبینن لەبەرەوەی کۆمەڵ هەواڵێکی تۆنێک هەواڵی زۆر ناوازە هەیە با یەکسەر دەست پێ بکەن بێگومان بە گەورەترینیان بە God of War Ragnarok با دەست پێ بکەین لە هەفتەی ڕابردوو باسی ئەوم کردکەوە 36 ئەو بەروارە بوو کە سۆنی ڤیدیۆیەکی ئەپلۆدی PlayStation کردبوو و باسی ئەو باکە کە ڤیدیۆیەکە کۆلێکتەر ئەدیشن بوو سۆنی لە 36 قسەی بڵاو نەکردەوە ئەو ڤیدیۆیەکەشی پەبلیک نەکرد و بەڵام ئێستا حاليا چەندێ 6 هەفتە 6 ڕۆژ پاش ئەو وەختەی سۆنی ڤیدیۆیەکەی ئۆنلاین کرد و ڤیدیۆیەکەش بزەبەت یەکێکیان ریلیز تریلەرە واتە تریلەری تەواوە بەڵام CGI سینەماییە بەروارەکەشمان هەیە ئێستا حاليا 9 مانجی 11 یاریەکە بڵاو دەکرێتەوە لەسەر PlayStation 4 و PlayStation 5 و هەروەها ڤیدیۆی دووەمیش تایبەتە بە کۆلێکتەر ئەدیشنی یاریەکە دوو زۆرمان هەیە هەردووچیان هامارەکەی فۆری تێدا بەڵام ئی دووەم تۆزە گرانترە یۆتنم ئیدیشنەکە تۆزە گرانترە بەڵام نسەریان زارە نازانین لەبەرێ پری ئۆردەر لە 15 هەفت دەست پێ دەکات واتە قسەکان تەواو بوون کە دایوت 36 تریلەر دێ و پلانەکەش وا بە 36 دێ بلۆک پۆستەکە هەموو شتەکان تەواو بوو بەڵام سۆنی بانقەس تاخیری کرد لەبەر چەند هۆکارە چیە بێگومان یەک گەورەترینشیان ئەوەیەکەوە نایەوێت چی دیکە لیکەرەکان قسەکانیان ڕازدەرچی بەڵام هەر دووپاتی ئەوەی دەکاتەوە کە قسەی لیکەرەکان تەواو بەجددی تریلەری سینەماتی چەکەم ناتانم بڵێم زۆر زۆر ڕاوازێ ناتوان بڵێم زۆر خراپە لەبەر تریلەری سینەماتی چییە واتە CGە گەیم پلی بەو شێوازە نییە بەڵام ئەوەی جێگەی سەرنجە بینینی کارکتەرە گورگە گەورەکەیە کە کوڕیلۆکی بە حساب لە نۆرز مەتاڵەجی بەڵام چۆن لە God of War Ragnarok ئەو شتە دەکرێ شتە نازانین و شتێکی سەرنجڕاکێشیش کە لەسەر ئەو تریلەرە و زانیاری نوێ لە سیارەکەی بەدەستمان گەیشتی ئەوەیەکەوە پری ئۆردەرەکەی لە 15 هەفت دەبی واتە شتێکی ساچیان کرد زانیارێکی بە سوودە لە بەو کەسانێک کە دەیان و یاریەکە پری ئۆردەر بکەن لەبەرەوەی زۆر جار سۆنی تەنیا تریلەرێک بڵاو دەکاتەوە بەبێ پری ئۆردەر دەڵێ فلان وەقت بڵاو دەکرێتەوە بەڵام پری ئۆردەرەکەی نازانین بەڵام ئێستا سانتا مۆنیکا و تیمی PlayStation پری ئۆردەرەکەشیان دانایە کە 15 هەفتە و بێگومان بەشێکی زۆریشمان پری ئۆردەرەکە دەکەین و نرخی یاریەکەش بە پێی قسەکامی چکە فەرمینیە هێشتا تا 15 هەفت نازانین نرخەکەی $6 لەسەر PlayStation 4 و $70 دەبی لەسەر PlayStation 5 بەڵام ئەگەر تێ بە نرخێکی هەرزانتر بیکڕی چاوەڕێکە بەدیسێک دێتە کوردستان نرخی لە $40 لە بۆ $50 دەی بەدیسێک بۆیە بەدیسێک هەرزانتر لە کوردستان لە چاو نرخی ستۆری کە گرانترە بێگومان ڕکلامی God of War Ragnarok بەجددی زۆر سەیرە یعنی ئەو شێوازە مارکتینگی سۆنی لە بۆ God of War Ragnarok دەکەن بەوەی ناچیکەوە یاریی زۆر زەبەلاح بین مەقسەدەمەوە نییە کە یاریەکە زەبەلاح نییە بەڵکو یاریی زۆر زەبەلاح هم ئەکید مانجی 11 هەموو ساڵ دەکات و زۆرترین فرۆشی دەبی ئەکیدەوە ئەکید بە تۆنە خەڵاتیش دەبا ئەگەر بێت و خەڵاتی یاری ساڵیش نەبا مەقسەدەکەی منەوەیە زۆربەی یاریە گەورەکان State of Play لە بۆ دەکرێت کۆنفرانسی لە بۆ دەکرێت ڕلیز دەکەی بە شێوەیە گاشا دەکرێتەوە گەیمەرەی زۆر چاوەڕوان بی ئینجا نەک لە ناکاو یەک بلۆگ پۆستێک لە سایتەکەی خۆیان تریلەرێک لە یوتیوبەکەی و تەواو یاری ئاساییەکان ئەو یاریانەی کە تریپل ئەی نییە بەو شێوازە مارکتینگی دەست پێ دەکات نەک یاریێکی زەبەلاحی وەکو God of War Ragnarok سۆنی لە بۆ چوە دەکەم ئەو ستایل گۆڕینیانە چییە تەنانەت یاری Horizon Forbidden West کە ئەوسا بڵاوکرێ مارکتینگ دەستپێکی مارکتینگی زۆر زەبەلاحتر بوو لە God of War Ragnarok تەنانەت یاریەکە دەمسە مانجی چەندە 7 8 9 10 11 چوار مانگمایە یاریەکە بڵاو بکرێتەوە تاوەکو ئێستا گەیم پلی سێچا خولەکیمان لە یاریەکەی نەبینیوە یاریەکە دەتوانین بڵێن ئامادەیە لەبەرەوەی تەواو ڕلیز دەیتمان هەیە و قسەکان هەموو فەرمی دەرچون بەڵام پێم سەیرە مارکتینگ لەوە یاری زۆر سەیرە تا ئێستا شتی وام نەبینیوە لە جیهان کە یارێکی واز زەبەلاح بەو شێوازە مارکتینگ لە بۆ بکرێت بەڵام جگەلەوەی باسی ئەوەی بکەنکەوە لە مانجی 11 کۆمەڵە یاری بڵاو دەکرێتەوە واکیت God of War Ragnarok یەکێک دەبێت لە گەورەترین یاریەکان کە لە مانگە بڵاو دەکرێتەوە ناڵێم گەورەترینیانە بەڵام یەکێک دەبێت لە یاریە زەبەلاحەکان بەتایبەتی کە ئێستا ستارفیلد لە مانجی 11 نمایە شتە 2023 ئەوەش یارمەتیدەرێکی گەورەیە لە بۆ سۆنی زۆرترین پارە لەو مانگی کۆکاتەوە و God of War بتوانێت فرۆشەکی یەکدار زۆری هەبی بەڵام پرسیارە گەورەکە ئەوەیە یاریەکە چەند کاژمێرە و یاریەکە چیرۆکی بەرەو کوێ دەڕات کە دەزانین ئەوە دوایین یاریە لە ساگای نۆرس
The Norse mythology کۆتایی پێدێ چیرۆکی کریتۆسی بەرەو کوێ دەڕوات چیرۆکی ئایتریەسی بەرەو کوێ دەڕوا ئەو پرسیارە گەورانە بێگومان تا یاریەکەی نەکەین وەڵاممان دەست ناکەوی بەڵام هەندێکشی پێویستە پێش دەرچوونی یاریەکەی هەندێک سەرداومان بەدەستکەی بە تایبەتی گەیم پڵەی زۆر گرینگە لەبەرەوەی کێشەیەکی گەورە هەیە کە بە بەشێک لە هەوادارانی یاریەکەی دەڵێن پێویستە گەیم پڵەی ببینین ئەوە هەمان ماپەکانی یاریەکەی بەکاردێتەوە یا خوشتی نوێ زیاد دەکەن بێگومان سۆنی دەڵێ نۆ ڕێڵم لەناو جیهانی نۆرت مۆثۆلۆجی ئەو جارە بەردەست دەبی واتە هەندێک لە ڕێڵمەکان دوو بوو یان سێدان نەبوو لە یاری پێشوو بەردەست نەبوون ئێستا بەردەست دەبی یەکێک لەوانە ئازگاردە کە لە ترۆیلەر ڕابردوو گلیمسمێکمان بینی چەند چرکەیەکمان لی بینی واتە مرۆڤی تێدایە مرۆڤی ئازگاردی تێدا ینی چۆن دەڵێ ئازگاردیانی تێدا نەک مرۆڤ سوانە مرۆڤی تۆزە گەورەترن بە حساب کتاب هەندێک زانیاری دیکەمان پێویستە ئەرسەنە 4 مانگمایە بێگومان لە ڕێگەی سوشال میدیا سەبسەبەر شتەکان دەبینین بەڵام بەڕاستی من وەکو خۆم حەزم دەکرد ستەیت ئۆف پڵەیەک ببینم یان لە کۆنفرانسێکی گەورە ئەو زانیاریانە بەرچاو ڕوونتر باە نەک تەنیا ترێلەرێکی سینەماتیکی لەگە بلۆگ پۆستێک کە بلۆگ پۆستەکە زانیاری زۆری تێدانێت تەنیا باسی ئەوەی دەکەکەەوە دڵخۆشن ڕلیز دەیتەکە بەروارەکە ئاشا دەکەن لەگەڵ هەبوونی دوو کۆلکتەر ئەدیشن وە دوو کۆلکتن ئەدیشنەکەش جوانن من حەز دەکەم یەکەیان بەدەست بخەم بەڵام ئەکید نرخیان لە دەوری $200 $300 دەمی زۆر گرانە و ڕان هۆرست ئەو کەسێکە ڕۆڵی دەنجی تۆڕی هەیە ئەو ئەنبۆکسینگەکە دەکات لە ڤیددیوەکەی کە زۆر سەردا شە بڕۆن سەیری بکە مهم گارۆڤار ڕاگنەڕۆک دەنگۆیەکان ڕاست بوون بەڵێ 100% ڕاست بوون بەڵام بەروارەکە 36 بۆ کرایە 6/7 ئەو جوابم لانیە لای سۆنیە بانقەز بۆیان کرد لەبەرەوەی دایان لە سنیچی بدەن و لێشیاندا بەڵام سنیشە قسەکەی ڕاست بوو کەواوتی ئەو هەیە 36 نەو بەڵام 6/7 بوو و تۆم هدرسنیش قسەکەی ڕاست بوو کە وتی کۆلکتەر ئەدیشن بوو ترێلەکەی کە لەناو یوتیوبی پلیستیشنی پرایڤت کرایە ئەوش قسەکە ڕاست بوو و من خۆشم قسەیەکم کردبوو کە دەمووی لە مانجی 11 مەحاڵە دواتر بخرێ ئەگەر دوا بخرێت دەستم سادات و بزەبت لە مانجی 11 یاریەکە بڵاو دەکرێتەوە ئێستا کاتی چیە بڕۆن لە خۆتان شەربەت تەشتێکی بینن لە خۆتان بخۆرنەوە کەپی ژیری کە لۆگۆی پلیستیشن ئەکسبۆکس سرە پێکەوە بە هەندێک باسی یاری دیکە بکەین بێمە سەر ڕۆکستاری لەو هەفتەیە کۆتاکو سکرینڕات IGN تەواوی وێبسایتە گەورەکانی دنیا ڤیدیۆ گەیم تەواوی ئینسایدەرەکان یەک خەبەریان بڵاو کردەوە ئەویش بریتی بوو لەوەی کەەوە ڕۆکستار ماوەی 2 ساڵە نزیکی 3 ساڵە هەندێک دەڵێن 4 ساڵە کار لەسەر ریمەیکی یاری GTA 4 لەگەڵ Red Dead Redemption 1 دەکات پێشترێش لە بەرنامەی سفرێکژی زۆر باسی ئەو بابەتەمان کردێ کە ڕۆکستار خەریکە بەڵام کێشەکە ئەوەی دەڵێ ڕۆکستار نزیکەی ساڵێکە ئەو پرۆجێکتەی زۆر بریتە پێش بەڵام لەو ماوەیە لەو چەند مانگی ڕابردوو ڕۆکستار پرۆجێکتەکەی کانسڵ کردیتەوە واتە هەردوو پرۆجێکت هەم Red Dead Redemption 1 ریمیک و هەمیش GTA 4 ریمیک کانسڵی کردیتەوە لە بەرخاتری GTA 6 تەواوی ستودیۆیەکانی ڕۆکستار کە چەندین ستودیۆی هەیە تەواوی کارمەندەکانی ڕۆکستار کە بە هەزاران کارمەندی هەیە کار لەسەر GTA 6 دەکەن ڕۆکستار بە دەتوانین بڵێن ئێستا حالیان لە فول پرۆدەکشنە GTA 6 و دوور نییە ئەو ساڵی داهاتوو لۆگۆیەکی یاریەکە ببینین باباسی بە کورتی تۆزێک سەرنج بخینە سەر ئەو بابەتە کە چ ڕوودەدا ناو دنیای ڕۆکستاری بێگومان گەورەترین هۆکار بۆ کانسڵکردنەوەی ئەو دوو پرۆجێکتە مەسەلەکە تەنیا GTA 6 نییە ڕاستە کۆمپانیایەکی گەورەیە دەتوانی ئەو دوو یاری بداتە کۆمپانیایەکی دیکە لە دەرەوەی ڕۆکستاری لە دەرەوەی ستودیۆیەکانی کە خەریکی یاریەکانی ڕۆکستارینە لە بۆیان ڕیماستەر بکاتەوە یاخود لە بۆیان ریمیک کاتەوە هاوشێوەی چۆن جەماعەتی نازانم چێ بۆیز بوون کە یاریەکانی GTA San Andreas و Vice City و GTA 3 ریماستەر کردەوە بەحسا بەڵام ئەو پرۆجێکتە سەقەت بوو کە بڵاویش بووە هەمومان ڕەخنەمان زۆر لی هەبوو ئێستاش کێشەی تەکنیکی هەیە و مۆدێڵ و کارکتەرەکان ڕاستە ریماستەر کراینەوە بەڵام شێوەیان هەمان شێوەیە بە شێوەیەکی خراپ بە پۆلیگانەکی خراپ بۆ ئەنیمیشن وێرانە گڵی زۆرە سیستەمی فۆک تێکس و هەموو شتێکی خراپ بۆ یاریە بەڕاستی هەر سیاری خراپن ئێستا بڕێک باشتر کراون بەڵام ئێستاشار خراپن ڕۆکستار نەیدەویست هەمان فەڵتە دووبارە بکاتەوە ڕۆکستار لە ڕیمەیکردنەوەی یاری باش نییە ینی بەسەراحەت بابرێن هۆکارەکەشی چیکە باش نییە مەبەستەکە ئەوە نییە کە ڕۆکستار ستودیۆیەکی خراپە و نازانی یاری ریمەیک بکات بەڵکو دەزانن بەڵام ڕۆکستار نەک ڕۆکستار توانین بڵێن تێک تو ئەو پارەیە تەرخان ناکە لە بۆ ستودیۆی ڕۆکستاری کە بەشێک لە کارمەندە باشەکانی خۆیان لەسەر ئەو پرۆجێکتانە دابنێن تاکو یاریەکان ریماستەر بکەن یاخود ریمیک بکەن و بینیشمان نمونەی هەرسە یاری GTA کۆن کە ریماستەریان کرد چەند خراپ بوون بەئێستاشەوە کە خراپن بۆیە من پێم وایە گەورەترین هۆکارە بۆ کانسڵکردنەوەی ئەو دوو ریمیکە یاخود ئەو دوو ریماستەرە یان ئەو دوو ڕی ئیماژنە هەرچێک ناوی لێدەنەی
هۆکارەکە GTA 6 نییە بەڵکو هۆکارەکە زیاتر فەشەل هینانی GTA Definitive Edition-ەکەیە بەڵێ بێگومان هۆکارێکیش هەر GTA 6 هەر تێدایە لەبەرەوە GTA 6 ئێستا وەکوتم لە فول پرۆداکشن دەبی لەو هەفتەیە هەواڵێک دزەی پێکرا وەکو دەنگۆ بڵاوکرێەوە کە لە 2025 لە دەڵێن تا 2025 یاری GTA 6 هەر بڵاو دەکرێتەوە ئێستا 2000 چەندە 22 لە ناوەڕاست 2022 22 ئاینبرین 6 مانگمەمە لێرە 23 24 2 ساڵەکت لە بەردەستە 6 مانگ لێرە لەولاش چەند مانگێک بار تاخیر بیتن تقریبا 3 ساڵێکی لە بەردەستە ڕۆکستار یاخود تێک تو ئۆندی لە بە ڕۆکستاری دانابی تاوەکو GTA 6 بڵاو بکاتەوە لەبەر ئەوەی بە باسی شتەچکە بکەم لەسەر ڕۆکستاری ڕۆکستار کێشەیەکی گەوری هەیە لە بۆ یاری Red Dead Online گەیمەران دەڵێن تا هەفتەی داهاتوو ڕۆکستار ئەپدەیت و کۆنتنتی نوێ لە بۆ یاریەکەی بەردەست نەخا چ دەکەن دێنە ناو تویتەر و سۆشەڵ میدیا تەنانەت خۆپشاندانێک دەکەن مردنی یاری Red Dead Online ڕدەگەێنن و بۆ ماوەی چەندین کاژمێر لێ ناگەڕن کەس داخڵ بی یاخود ژمارەی زۆر کەمی خەڵک داخلی سێڤەرەکان Red Dead Online بی و مردنی یاریەکە بە فەرمی ڕابگەێنن ئەوە کێشەیەکی گەورەی بەڕاستی لە بە ڕۆکستاری چکە Red Dead Online تاوەکو ئێستا نەیتوانی وەکو GTA Online سەرکەوتوبی هۆکارەکەشی نەبوونی گەیمەر نییە گەیمەرێکی زۆر عاشقی Red Dead Redemption 2 و گەیمەرێکی زۆر لەو Red Dead Redemption 2 دەیانێت Red Dead Online خۆش بکەن و خۆش بی و متعی هەبی و کۆنتنتی زۆری تێدای بەڵام ڕۆکستار لەبەرەوەی GTA Online پارەیەکی خیاڵیان لە بە کۆ دەکاتەوە تێک تو دەوێ ڕۆکستار تەنیا کار لەسەر GTA Online بکات نەک Red Dead Online هەفتەیە چەند داوەتە ڕۆکستاری باوەڕش ناکەم ڕۆکستار هیچ جوابێک بدە و ئاکیدیش نایبینی بێمە سەر Call of Duty لە بۆ 2024 وێنێک دزەی پێکرا کە من ناتوانم وێنەکەم بینی بەڵام من ناتوانم لە بۆتام دایبنێم لەبەرەوەی سێم Activision کۆپیڕایتێک لە ڤیدیۆکەی بدە و ماڵمان وێرام کاتن ماڵم بە قوڕ دەگیرە و کاتی بەڵام وێنەیەک بڵاوکرایتەوە کە تۆم هیدرسن و چەندین ئەکاونتی دیکەی ئینسایدر دەڵێن وێنەکە فەرمیە و ڕاستە باسی یاری Call of Duty 2024 دەکەم دەزانین کە 2023 Call of Duty مان نییە لە 2024 یاریشی نوێی Call of Duty مان هەیە بە پێ ئەو وێنەیەبی بە پێ زانیارێنەبی کە دزەی پێکرایە مایکرۆسۆفت ڕاستە خۆ دەستی هەیە لە بەرهەمهێنانی ئەو یارە یاخود بە ئیعازی وانە تقریبا شتێکی لە بابەتێ دروست دەکرێتن و یاریەکە دەربارەی کەنداوی عەرەبی دەبێت واتە پێی دەوترێت Gulf War واتە کەنداوی عەرەبی پەیوەندی بە کەنداو دەبیتن و سینگل پلەیەرەکە پەیوەندی بەوێ دەبی واکیت ماپە ئۆنلاینەکانیش پەیوەندی بە کەنداوی عەرەبی دەبێت و تەنیا دەنگوەیە ئینسایدەرەکان دەڵێن لەوانەیە ڕازبی لەوان ڕازنەی من وێنەکەم بینیوە زۆر بەڕاستەچی بەڵام دابنێتە فەرمی باوەڕ ناکەن 100%. PlayStation خەریکی هێنانی کارمەندی نوێیە تاوەکو ئیمیلەیتەرێک دروست بکەن لە بۆ یاریە کۆنەکانی PlayStation 3 بەڵێ هاوڕێیانی خۆشەویستم ئەویان فەرمیە بەڵام تەنیا پاتنتە نەخشە ڕێگایە لەوانەیە پاتنتەکە سەر بگری لەوانەیە بیکەنە شت لەوانەشە نەیکەنە شت بەڵام ئەگە بکرێتە شت مانای ئەوە دەدا چی دیکە لە ڕێگەی PlayStation Plus پریمیەمی بە شێوەی ئۆنلاین بە شێوەی ڕاستەخۆ بە شێوەی ستریم یاریەکانی پلی 3 ناکەین بەڵکو دەتوانین یاریەکان داوڵۆد بکەین هاوشێوەی چۆن یاریەکانی پلی 1 و پلی 2 داوڵۆد دەکرێن لەسەر PlayStation Plus پریمیەمی دڵخۆشم ئەگەر ئەو شتە بکرێتە ڕاستی بەڕاستی چەندین ساڵە داوا دەکەین مایکرۆسۆفت پلانێکی هەبوو کاتی خۆی بەنای باکوەرد کمپارەبلی پرۆگرام چەندین یاری یاخود سەدان یاری Xbox 360یان هێنایە سەر Xbox One و ئێستا لەسەر Xbox Series بەردەستن هەرچەندە مایکرۆسۆفتش ئەو پلانی ڕاگرت و ئێستا هەموو یاریەک بەردەست نییە بەڵام زۆربەی هەر زۆر یاریەکان بەردەستن PlayStation تەنیا باکوەرد کمپارەبلی هەیە لە بۆ PlayStation 4 کار لەسەر PlayStation 5 بەردەستە بەڵام لەسەر PlayStation 5 ناتوانانی یاریەکانی پلی 1 و پلی 2 پلی 3 بە ئیسراحەت بکەیت هەندێک یاری پلی 1 و پلی 2 لە ڕێگەی PlayStation Plus بەردەستن بەڵام تاکێ لە 50 دەست تێراپەڕێ PlayStation 3 تەواو ستریمە ستریم هەموو کاتێک کار ناکە هەموو کاتێک خێڵەکەت بۆ شێوە سەرتەنان من بە کێبڵیش نێمدایم بە سرعەتی 100 مگابت ئەو جاری وایە دەڵێ هێڵەکەت لاجی زۆرە یاخود سێڤەر تایمێکی زۆرە ناتوانانی یاریەکە بکەین ئیمیلەیتەرەکە ڕاست بیم بەڕاستی خەبەرێکی خۆش دەبی لە بۆ هەرێمە EA جۆبلیستێکی بڵاو کردەوە هەرچەندە ئێستا لە تویتەری بەدەست ناکەوتەوە جۆبلیستە بەڵام بڵاوی کردیتەوە داوای کارمەندی نوێ دەکات لە بۆ ستودیۆی دایس فۆکسەکەیان چییە دروستکردنی سینگل پلەیەرە لە بۆ یاری باتڵفیلدی کەواتە یاری داهاتی باتڵفیلد توانین بڵێن سینگل پلەیەری دەبی پێویستیشە هەیبێت لاڵقەکانی ڕابردوش پێم وتن کەەوە باتڵفیلدی نوێ لە ئێستاوە لە بەرەمێنانە لەبەرەوەی باتڵفیلد 2032 فەشەلی هینە هەرچەندە باتڵفیلد 2032 ئێستا نزیکەی 5,000 لاعبی خۆی لە ستیمی هەیە لەبەرەوەی سیزنی یەکەمی دەڵێن زۆر باشە خراپ نییە بەڵام ئەگەر بیوێ بەردەوام بی پێویستە کۆنتنێتی زیاتر بەردەست بخە ئەپدێتی باشتر بەردەست بخە چاوەڕێینە وا دڵخۆشم کەەوە سینگل پلەیەر لە باتڵفیلدی بگەڕێتەوە سینگل پلەیەری باتڵفیلد 5 خراپ پێم باش نەبوو باتڵفیلدێک زۆر ناوازە باتڵفیلد 4 هەر زۆر ناوازە بوو سێش مای فەیڤۆریتە دڵخوازترین
کامپینم لە ناو یاریەکانی باتڵفیلدی باتڵفیل 3 بەڕاستی زۆر ڕاقی بوو هیوادارم لەو ستایلە لە بۆ یاری داهاتوو دروست بکە Ubisoft ڕۆژی پێنجشەممە کەوا دەکاتە ئەو کاتی ئەو ڤیدیۆی بڵاو دەکەم دەکات سبەی لە پرس کۆنفرانسێک یاخود لە ڕێگەی لایڤ ستریمێک گەیمپلەیەکی نوێ یاری Skull and Bones ئاشا دەکات یاری Skull and Bones چەندین جاری کەش باسم کردی لە 2017 ئاشاکرێت تاوەکو ئێستا بڵاو نەکرایتەوە کێشەی تەکنیکی زۆر بووە کێشەی بەرەمێنانی هەبووە کێشەی ڤیژنی هەبووە نیگای هەبووە Ubisoft بەخۆی نەیدەزانی ئەو یاریە چۆنە ببتە چ نەبتە چ سەرتاوتیان یارێکی تەواو ئۆنلاین و مەڵتیپلێرە دوایوتیان تۆزێک سینگل پلێری تێدەکەن دوایوتیان نەخێت تا دەیکەینەوە ئۆنلاین وتیان ناتوانین لە کەشتێکت بێ خوارەوە وتیان ئۆکێ دەتوانین لە کەشتێکت نێ خوارەوە عەزت بێ خوارەوە حەزار تێکەولێکی لۆکرا ئێستا یاریەکان دەڵێن بە ڤیژنێکی نوێ بە ڕوئیایەکی نوێ بە نیگایەکی نوێ تەواو ئۆنلاین ئاشا دەکرێت سەو بە هەفتەی داهاتوو ئینشاڵڵا لە ڤیدیۆی بەرنامەی داهاتوو زیاتر بۆتان باز دەکەم حەقسەکردن لەسەر Ubisoft جگە لەو کارە باشەی لە بۆ Skull and Bones دەکات بەڵام کارێکی نیمچە خراپیش دەکات لە بۆ 15 یاری خۆی کەوا DLC-ەکانیان لەمە دووە بەردەست نابن هۆکارەکەش ئەوەیە سێڤەری ئەو یاریانە دەوەستێنی ئەگەر بێت و یاریەکان داوڵۆند بکەی DLC-ەکانیش داوڵۆند بکەی بۆ 15 یاریە کە لە شاشەیە ناوەکانیان دایانبینی لە Far Cry لە Assassin's Creed 2 ئەو DLC-ەکانیان ئەگەر بێت و داوڵۆند بکەی بە ئۆفلاین تایم بیان کرد بەڵام لە دوای ئەوەی کەوا سرڤەری ئەو یاریانە وەستێنرا لەبەرەوەی ئەو یاریانە پێویستیان بە مۆدی ئۆنلاینە تاوەکو DLC-ەکان کار پێ بکەن دەوەستێ و ناتوانانی ئەگە پارەشت بە DLC-ەکان دابی هەر ناتوانانی بەڵام ئەگە ڤێژنی ڕیماستەری ئەو یاریانت هەبی دەتوانانی لە بۆ خۆت ئەنجامیان بدەیت بەبێ کێشە واتە ئەو کانسڵکردنە یاخود ئەو شەتداونە ڤێژنی ڕیماستەرەکان ناگرتەوە تەنیا بیسەکە دەگرتەوە بێمەوە سەر لای EA و BioWare لەو هەفتەیە بە فەرمی ئاشکرایان کردکەوە بەشێکی گەورە لە ستافی یاری Guardian of the Galaxy نوێیەکە دەگوازنەوە لە بۆ Mass Effect 4 کە Mass Effect 4 نزیکەی چەندە 2 ساڵە شاکرایەکە لە بەرەمێنانە و ساڵێکیشە تقریبا پۆستەرێکمان لێی بینیوە مهم Guardian of the Galaxy دەڵێن یەکێکە لە باشترین یاریەکان من تاوەکەستا نەم کردی یاریەکەم هەر کڕیشە لەسەر پلیستیشنی بەڵام تاوەکەستا کار نەبوو بیکەم و ئیشاڵە دەشیکەم دەڵێن یاریشی نەیابە بەڵام هێنانی کارمەندی ئەو یاریە لە بۆ Mass Effect 4 گەیمەران بەشەکی زۆری گەیمەرانی دڵخۆش کردیەوە و بەشەکیش تۆزێک نیگەران لەبەرەوەی دەرن ئەدی Guardian of the Galaxy چی بەسەرتێسە دڵخۆشم Mass Effect 4 لە بەرەمێنانن چکە من Legendary Editionەکەم تقریبا زۆربەیم کرد و زۆرم بەدڵ بوو Mass Effect نوێیەکەم نەکرد ئەندرۆمەدا لەبەرەوەی دەرێن زۆر خراپە کاتم بەوی نەکوشت هیوادارم Mass Effect 4 نایابی یاری Horizon Forbidden West ئەپدێتی شوێ لە بۆ بڵاوکرێتەوە چەند تایبەتمەندێکی نوێی هەیە و یاریەکەی جوانتر کردیە و پرفۆرمانسی باشتر کردیە ئەپدێتە نوێیەکە VRR تێدایە کە تایبەتمەندێکی نوێی PlayStation 5 و ئینتەرنێت Xbox Series 6 لە ڕێگەی تایبەتمەندی فرێمڕەیت یاریەکەی لەگەڵ شاشەکەی خۆیەک دەکا نەدێتە خوارێ و نەبەسە دەکەی لێک کات لێک بستەوا دەبینێتەوە تاوەکو تووشی کێشەیەک نەبی بە ناوی فرەم پیسینگ کەواوا دەکا شاشەکە تۆزێک دیلەیەکی بچوو لە ناوەڕای شاشە دروست بی یاخود وێنەکە کردبی بە شێوەیەکی کورت وایوا مۆدێک بەردەست دەخەن کە 40 هرتزە واتە بە فول کواڵەتی یاریەکە دەکەی لە زیاتی 60 هرتز کردویانە 40 هرتز بەڵام بە فول کواڵەتی بە 4K یاریەکە دەکەیت 40 هرتز ئەگەر مۆنیتەرەکەت یاخود شاشەکە سەپۆرتی بکەن بەڕاستی زۆر نایابە شتێکی زۆر ناوازەیە لە 30 فریم باشترە فوتبۆڵ یاخود کۆنامی ڕاگەیان کەوا عەقدیان لەگەڵ ئینتەر میلان کردیە کەوا لە 2000 تاوەکو 2024 ئینتەر میلان لە شوێنکە بەردەست نەبی واتە ئینتەر میلان لە دەتوانین بڵێن لە FC یاخود فیفا نوێیەکەی EA کە ناوی فیفانیە بەردەست نابێت ئینتەر میلان شتێکی گەورە دەبی کە دەبی ئارانەوە نازانم چەندین یاری نوێژ لە بۆ گەیم پاسی بەردەستە لە بۆ بژی گەیم پاسی هەندێک یاری تێدا کە زۆر دڵخۆشم پێی وەکو باسم کردی Far Cry ئەوانە زۆر باشن هەفتەی ڕابردوو باسم کرد وەروە یاریەکانی یاکوزاش بەردەستن لەگەڵ یەکێک لە گەورەترین یاریەکان لە مێژووردا بە ناوی پاپا پیک کە نەمدەزانێ یاریەتە بەڵام سەیری یوتیوبم کرد 100 میلیۆن ڤیوی هەبوو ئەنیمەیشنەکەی وەگوتم ئەکید یاریەکەشی 100 میلیۆن گەیمەری دەبێت سەو لە خۆتان تاقیکەنەوە خۆشەویستانم چاوتان ماز دەکەم هیوادارم ڤیدیۆەکەتان بەدڵ بیت کا دەکەم دگمەی لایک سابسکرایب لەبیر نەکەن تا ڤیدیۆیەکی دیکە خواتان لەگەڵ